ئێوارەتان باش من سامان بەشارەتیم بەرنمەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. تاوەکو ئێستا لەسەر نردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەواڵێکی نوێ نییە، تەنها هەواڵ کە هەیە وەیە کە چەند فەرمانبەرێک لە دادگای فیدرالی سکاڵایەکیان تۆمار کردووە لەسەرەوەی کە عێراق موچەی هەشت مانگی موچەخۆرانی هەرێمی کوردستانی ڕاگرتووە. هەوڵە سیاسیەکان بەردەوامە، ئەوەی کە لە ڕووی یاساییەوە مامەڵی لەگەڵ دەکرێت دەبێت دادگای فیدرالی یەکلایی بکاتەوە. عێراق لای خۆیەوە ئەم شتەی حکوومەتی عێراق ئەم شتەی کۆتایی پێهێناوە کە هەرێمی کوردستان پارەی تەواوی لە بودجا نەماوە. سودانی وتوێتی من دەتوانم موچەی مانگی 5 بە قەرز بیدەم بە هەرێمی کوردستان بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی نییە، بۆیە دەیەوێت کێشەکە لە بنەڕەتدا ئەگە چارەسەر بکرێت چارەسەریکە. من گفتوگۆی زیاتر دەکەم لەسەرم بابەتە بزانم ئایا لە ڕووی یاساییۆ چۆن ئێمە دەتوانین مافی موچەخۆران بەدەست بێنین، یا لە ڕووە سیاسەکەی جارێکی دیکە دەتوانرێت ئەم کێشەیە کۆتایی پێبێنرێت و چارەسەر بکرێت. بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرەم زۆر بەڕێز هۆشیار عەبدوڵڵا ئەندامی پێشووی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقم لەگەڵە. کاگۆ شار زۆ بەخێرێت. دووسیتان باشە ئوستاز. تاوەکو ئێستا ینی هەوڵەکان تەنهاوی کە من گوتم دەگوتێت چەند فەرمانبەرێک سکاڵایکیان تۆمار کردو لە دادگای فیدرالی. دادگای فیدرالیش دەڵێن دەتوانێت بڕیارێکی وەلایی دەربکات بۆ ئەوەی کە ئەم موچەی فەرمانبەران جارێکە لەلایەن بەغداوە هەناردەی هەرێمی کوردستان بکرێت. ئەمە دەکرێت ئێمە بەڕاستی کێشەکەمان یاساییە یا سیاسیە ئەوەی کە باسەکرێت. زۆر سپاس کاکسەمان بۆ جەناب، سپاس بۆ بینەرانی زوومیش. خۆی ڕاستیەکەی ئەوەی کە پێیوەستە بە مەسلەی دادگای فیدرالیەوە، دادگای فیدرالی سابقی قەزایی هەیە، ینی بڕیاری قەزایی هەیە سەبارەت بە مەسلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، و دادگای فیدرالی قسەی خۆی کردووە سەبارەت بە ئەو مافەی کە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەسەر هەردوو حکوومەت و بەتایبەتی حکوومەتی عێراقیش تەبان هەیەی، و هەر بڕیارێکی تر لەو شێوەیە جا لەسەر سکاڵای ئەو فەرمانبەرانە یاخود هەر هەوڵێکی تر تاکیدکردنەوەی لەسەر هەمان سابقی قەزایی. بەڵام مشکلی ئەگەیژەوەیە کە بڕیارەکەی دادگای فیدرالی بڕیارەکەی دادگای فیدرالی چەند شەقێکە، چەند بەشێکە. یعنی ئێمە یان با بڵێن حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەتایبەتی دەسەڵاتدارەکان یەک دیوی دەبینێن، نەویژەوەیە کە موچەی با بڵێن دادگای فیدرالی داوای کردووە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێ، بەڵام هەمان دادگای فیدرالیش دەباس داوای ئەوەی کردووە کە داهاتی ناوخۆ بگەڕێنرێتەوە. یەکسەر لە ئیتیحادی هەیە لە عێراقداوە و ئیلتیزاماتی لەسەر هەرێمی کوردستانیش دیاری بەس هەرێم کردوێتی نردوێتەوە نەخێنی نردوێت داهاتی نانەوتەوە داهاتی نانەوتی نەناردوێتەوە ماگانە 50 ملیار زیاتر. بەڵا هەرە گەورەکەی کاکسامان، بەڵا هەرە گەورەکەی کە لێخەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نابێتەوە ئەوەیە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەتایبەتی ئەم کابینێ ئەم حکوومەتە داهاتی ناوخۆ زۆرینەی داهاتی ناوخۆ بە هی خۆیەزانێ بەشیشی کەم یەگەڕێنێتەوە بۆ بەغدا، و پێیان وایە عێراق نازانێت کە ئەمەندە نییە زیاترە. ئەمەیە دوو داهاتی نەوتی بەتایبەتی نەوتی قاچاق بە موتڵەقی بەهی خۆیەزانێ، یعنی کە ئەڵەم بە موتڵەقی بە هەرفێک لە هیچ شوێنێک باسی ناکەن، باسی ناکەن کە ئێمە ڕۆژانە نەوتێکی زۆر بە قاچاق فرۆشین و داهاتەکەی دیار نییە. ینی لە ماوەی پێش و کۆمەڵێک ڕقم بڵاو کرایەوە کە لە خیلالی ئەم 2 ساڵ زیاترەی کە با بڵێن لە 27 مانگ زیاترە ڕقمێکی ێزگار هین نەوتیان فرۆشە بەبێەوەی داهاتێک، یعنی 1 دیناری دیار بێ 1 دیناری دیار بێ لە 3-4 ئاستا، نە 1 دیناری دیار لە خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستانە، نە 1 دیناری گەڕێنراوەتەوە بۆ عێراق، و 1 دیناری دیار نییە تەنانەت لە بینی خۆشیانە باسی ناکەن. بۆ نمونە پشیەشێتی چەند بووە، پشی پارتی چەند بووە، ینی ئەوەی کە باسی نەوتی تەهریبەکەم یاخود بەس باسی نەوتی قاچاقەکەم. ئەمە کێشەیەکی گەورەیە، ئەمە کێشەیەکی گەورەیە، و هەموو جارێک کە دێتە سەر حەق و حساب لە بینی بەغدا و لە بینی هەولێرە اتفاق دەکەن لەوەی کە لەمەودووە تەصفیاتی حساب بکرێ لە بینی هەردوو لایەن مانگانە ئەو پارەی کە وەرەگیرێ و ئەوان جاریش کە باڵانسی میزانی مڕاجعە جاریش کە بگەڕێنەوە بە دقیقی هەموو جارێک کێشەی تا دروستە بێتەوە. یەک دیوی هەیە کە پێیوەستە بە مەسەلەی پشکی هەرێمی کوردستان
لە یاسای موازنەی دوو ئەو سێ ساڵی کە بەیەکەوە دایاننا دوو خەلەلی تایە بەدیدی من وەختی خۆشی لەسەر من نووسیوەیەکی شیانەوەیە کە محەممەد شیع سوودانی و محەممەد حەلبوسی ئەو کاتە پێیان وا بوو گەر سێ ساڵ قانونی موازنە بکەن بەیەک پاکیج و تێی بپەڕێنن بۆ سەرۆکاتی پەرلەمانی ئەو بۆ سەرۆکاتی حکوومەتی ئەو باشە بەڵام خەلێکی گەورە بوو من ئەو کاتەش باسم کردوتم ساڵانە بێ موازنە بچێتەوە پەرلەمان نەچەوە پەرلەمان ئەمە خاڵێکە خاڵێکی تری ئەوەیەکە لێرەیە ئەو محاججەیە حکوومەتی هەرێم لەوەیە ڕاستەکاڵێ مەسلەی سرفکردنی حسەی هەرێمی کوردستان بە گوێرەی نەفقاتی فعلی نادەستوریە یاخود کێشەی تایە طبعا کاڵی کێشەی تایە وەختی خۆشی باسمان کردو ینی نەفقاتی فعلی لە سەردەمی عبادیە زیاد کرا نەفقاتی فعلی لە سەردەمی عبادیە زیاد کرا پێشتر بودجێ هەرێمی کوردستان لە مخەتەت و لە پلانکراوە لە پلان بۆدانراوە دائەندرا ینی مەسەلەن بۆ نمونە گەر بە هەرێمی کوردستان بۆ نمونە 100 ملیار دۆلار حسەی عێراق بووایە لە 170 ئەو لە 170 جا طبعا دوای چۆن قیاسیانەکەت نسبەی ئەو لە 170 لەو 100 ملیارە ئەهات دوای حسب نەفقاتی فعلی حسب نەفقاتی فعلی مانجێکی حکوومەتی عێراق ئەو 12.64 چەنە لەو نسبەتە دێت ئەم دیوەشی تێدایە کە کێشەی تیا هەیە بەڵام لە هەموو ئەوانە گرنگتر ئەوەیە کە ئێستا بەغداد بۆچی بەرپرسیارەتی گەوری لە ئەستۆیە بەدیدی من لە پەیوەست بە مەسەلەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەمەش وەڵامی پرسیارەکەی جەنابتە کە ئایا دیوێکی قانونی هەیە یان تەنها دیوێکی سیاسی بەڵێ دیوێکی سیاسی زۆر وازەحیشی هەیە کە ئێستا بۆ جەنابتی باز دەکەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پارتی وێشێتی لە هەردوو زۆنەکە لە تەپڵی سەریانەوە تا قولەپێیان نغڕۆ بوون لە ناقانونی و لە بێقانونیە یعنی نمونیشی بەسیتت بۆ پێ دەڵێم حکوومەتی عێراق زۆر باش دەزانێت کە ئەم حکوومەتەی مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی سێ ساڵە ماوەی بەسەرچوە بەڵام مامەڵی لەگەڵکاوەکەوەی کامیلی شەرعی بێ بۆ ئایا ئەمە ناقانونی نییە باشە باش ئۆکەی حکوومەتی عێراقی محەممەد شیع سوودانی و پێشتریش حکوومەتێک لە دوایەکانی تردانزانی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە باوەڕی بە قانونی موازنە نییە تۆ گەر باوەڕت بە قانونی موازنە بێ پێم بڵێ داهات و خەرجی چۆن هینەکەی داهات چۆن کۆکەیتەوە خەرجی چۆن دابەشەکەی بەسەر یەکەکانی ینە ینی سەرفە باشە ئایا ئەمەش نازانن کە ئەمە هینە خاڵی سێ هەموو لە هەمووی مهمتر ئایا حکوومەتی عێراقی ناتوانێت ڕێگەری بکات لە تەهریبی نەوت یعنی ئایا حکوومەتی عێراقی ئالێتی نییە بۆ ئەوەی کە ڕێگری بکالەوەی کە هەرێمی کوردستان پارتیویچێتی نەوت با منەوە بکەم بە پرسیار بۆ جەنابەت ینی باش واتە سەر باسی داهاتی نانەوتیت کرد لەگەڵ داهاتی نەوتە هەر بۆ پرسیارەکەی وەڵامەکەی جەنابەت ینی داهاتی نانەوتی خۆ ئێمە لە ساڵی پار لە سێمانگی کۆتاییە حکوومەتی عێراق لی بڕین جارێک 630 جارێک 600 نات وتی ئەوە لە برەوەی کە تۆ نەردووە باشە نەوتەکەیش خۆی باشە زانێ کە ئەفرۆشێت و داهاتەکە لە نێوان پارتی و کێتیا دابەشەکرێت بۆ نایە ئەم ئیجراتە لەگەڵ خودی حکوومەتی هەرێما بکە بۆ لەگە فەرمانبەرانایکە یا بۆ ئەم پارەیە لەمە نابڕێت و ئەوی کەی بنێرێ بڵێەوە لە بری ئەو داهاتی نانەوتیە کە تۆ بۆ منینانێ جاویستم بزەبت ئەمە ڕوون بکەم ئەو پوینتە بگەێنمە پرسیارێکی زۆر باشە دوای بە وردی دێمە سەری بەڵام ئەمانە هەمووی ئەزانێت بەوت ئیزافەی جەنابیشتەوە کە فعلەن حکوومەتی عێراقی ئەزانەیە کە نەوتی هەرێمی کوردستان بە قاچاق ئەفرۆشرێ بەڵام نایەوێ و ناشتوانێت ڕێ لێ بگرێت سا پێدەڵم بۆ نایەوێ ناتوانێت ڕێ لێ بگرێت یعنی لەبەر پارتیویچێتی نییە لەبەر خاڵی ترە و یەک دنیای ئیجراعاتی تر هەیە کاک سامان کە حکوومەتی عێراقی دەتوانێت بەرامبەر بە پارتیویچێتی بیکاوەکوی کە لە سەردەمی ڕیفراندۆمە هەندێکیان کرد بۆ نمونە ئایا ناتوانێت کۆنتڕۆڵی مەتاڕەکان بکە ئایا ناتوانێت سەفەر لە بەرپرسانی هەرێمی کوردستان بۆ نمونە لە سەرۆکی حکوومەت و بیگرێتە وەزیرەکان قەدەغا بکە بڵێ ئەمانە بۆ نمونە مخالفاتی قانونی دەکەن ئێستا بە قانون بە دەستور بێ لەم عێراقەیە مەسرور بارزانی فەرمانبەرنیە لە عێراقا سەرۆکی حکوومەتی هەرێمێک نیە هەرێمە بەشێکنە لە عێراقەوە فەرمانبەر لە عێراقەوانی وەزیری دارایەکی بە هەمان شێوە قوبات تاڵبانی بە هەمان شێوە وایە بۆ هیچ ئیجراعاتێک بەرامبەر بۆ ناکە هەموو جارێکە دێتە سەر مەسەلەی موچە لە تەوقیتێکی حساس و هەستیاری وەکو پێش جژن یاخود بەرە جژنانە دێ ئەم حساب و کتابە بەم شێوازەیەک لای دەکاتەوە قەزدی من چییە یعنی بۆی وازح بێت کاک سامان خەڵکی کوردستانیش ئەم ڕاستیە بزانێ مەسلەی دزی و چەتەیی و تاڵانی سیاسیەکانی پارتیویچێتی و دەسەڵاتی پارتیویچێتی هۆکاری کێشەی موچەیە ئەمە دیوێچێتی کە ڕەنگە لە 1970 کێشەکە پێک بێنێ بەڵام لە 1925 بە تەواوەتی بەرپرسانی عێراق بەرپرسیارن لەوەی کە هەموو جارێک ئەتوانن ئیجراعات بکەن و نایکەن ئێستا مەسەلەن نەوتی قاچاق هۆکارەکە چییە نەوتی قاچاق باسی پرسیارێکی دقیق باشە بێ هەنت دەمەوە
ئێستا زۆرێک لە ڕۆژنامە نووسان و میدیاکاران و ئەوانە زۆر هینی زۆر جار هین نیشانەدەن ینی ئەو ڤیددیوانە نیشانەدەن کە وەختی خۆی لیژنەیەک لە بەغداوە هاتووە ئەمان تانکەرەکانیان شاردۆتەوە هینیان کردووە بەس من حەزەکەم پێت بڵم عێراق خۆی باشە زانێت کە هیچێتی نسبەی تهریبی نەوت یاخود با بڵین قاچاقی نەوتی چەندە و پارتیش چەندێتی بەڵام قسە ناکەن لەبەروی ئەمریان بەسەرداکراوە قسە ناکەن لەبەر ئێران کاکە عێراق حەز دەکا بۆ ئێران ئەم نەوتە بڕوە بە قاچاق بڕوە و ئەمە ئێرانی پێڕازیەکە و ئێرانیەکان دێن بە تاکەن علی کێشن بەسەر تەپڵی سەریانەوەڵم بێدەنگ بن و بێدەنگیشە بن لەسەری بەڵام بێ موچەخۆرێکی باشین لە ترامپیش ناترسن چکە ینی هەڕەشەی من زۆر دەمێکەمە موتووە ئەمە ئەێنێ زۆر جارانەوە ئەمریکەکانی بۆ بخەڵەتێن هەچەند ئەمریکەکان بۆ ناخەڵەتێنەوە نیشخوان ئەو ڕاستیە زانن سیرکە من جاریش تریش وتومە عێراق بە تەنسیقی بینی کۆمەڵێک زلهێز ئیدارە درێ لە ناویاندا ئێرانیش و ئەمریکاش من جاری تریش ئەم موتووە کاک سامان ئێران و ئەمریکا لە عێراق لە عێراق و لە ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی جا عیلاقەکەیان زۆر جار عیلاقی تەواوکاریە ئەمریکەکان ئەو ڕاستی ئەزانن ئەمریکەکان ئێستا ئەزانن سیرکە پرسیارێکی زۆر وردت کرد لەسەر ئەمریکەکان ئێستا ئەمریکەکان بۆ لەسەر خەتن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لەبەرەوەی پێیان وایە ئەگەر خلاف لە بینی بەغدا و هەولێر هەبێ لە ئاستی مالیە لە ئاستی سیاسی نەوتیە لە ئاستی ئەوانەیە ئەما بێ بە دەواازەیەک بۆی هەرێمی کوردستان و عێراق هەمووی بە تایبەتی هەرێمی کوردستان ببێ بە باخچەی پشتەوەی ئەجێندای اقتصادیەکانی ئێران بۆیە دەیەوێت ئێستا مەسەلەن بۆ نمونە زۆر جار بڕۆ لە پارتیەک بپرساڵەوە وەڵام ئەمریکا بەهۆی سەردانەکەی کاک مەسرور بێ پشتیوانی کوردەکە استراتیژی ئەمریکا لە پێش ئەوشی کە کاک مەسرور بێ بە سەرۆکی حکوومەت لەو سەردەمەشی کە کاک مەسعود سەرۆکی هەرێم بوو هەر ئەمە بووە ئەوێ استقرارێک لە عیلاقی اقتصادیانە هەبێ وەختی خۆی من هزار جار ئەم نمونەیە وتۆتەوە مەگۆڕ خۆی بە مەسعود بارزانی و توێتی کاک مەسعود ئەم کێکە بچووکەی خۆتان لەگەڵ بەغدا بکەن بە بکێکێکی گەورە مەبەستی نەوتی هەرێمی کوردستان بوو لەوێ جارێک کەدا بەشی بکەنەوە گویان لەوە نەگرت تا و کاتێک کە نەوتەکە ڕاگیرە هینیان کرد کە نەوتەکە ڕاگیرە بە بۆڕی ئەمریکیەکان بێدەنجیان هەڵبژات لەو مووقیفە بەڵام لەو کاتەوەی کە بە بۆڕی وەستاوە پاروی پارتیویشتی لەلایەکەوە کەوتۆتە ڕۆنەوە بەشێک لە سیاسیەکانی عێراقیش بە تایبەتی ئەوانەی کە پرۆ ئێرانن ئەو بکەری سیاسی دەسەڵاتدار لە عێراقا کە شیعەیە زۆری بەدڵە کە بەشێک لە نەوتەکە بۆ ئێرانە ڕۆ بەشێکیشی تەمان بۆ تورکیا ئەڕۆ هەم پارتی تورکیای پێڕازیەکە هەمیشتی ئێرانی پێڕازیەکە طبعا خۆش دەزانی حکوومەتی ئێستای عێراق پرۆ ئێرانە ئەنی ڕاستە جۆرێ لە ترسی لە ئیدارەی ترامپ و ئەوانە هەیە بەڵام پرۆ ئێرانە نتیجەیە ڕۆڵی ئێران کەسمان ناتوانین نادیدێ بگرین قەزم چییە هەموو ئەوانە بۆ باسەکەم بۆ یەک مەسەجێ بیگێنم مەویژەوەیە طبعا زۆر جار بەداخەوە ینی من زۆر دەمێکە هاوارەکەم مەڵم محەممەد شیع سوودانی لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە تەنسیق و ئیتیفاقدایە و چاویشی لەسەر ویلایەتی دووەمە تۆ دیقەت بدە هەمیشە هەوڵەدا دەسەڵاتداران ڕازیکە بەڵام پەناباتە بەر موچەخۆران و دیقەتیش بدە دەسەڵاتدارانی هەرێم چی بۆکەن کاکسەمان هەمیشە شەڕەکە ئاڵێن نەمەلی تەیفەوە ئەڵێن ئەمە تەیف سامیە ئێبا بە تەیف سامی ببێ محەممەد شیع سوودانی ناتوانێت ئیمزا سەر وەرەقەیەک بکە تو هەموو جارێ تەیفە هێنیکەی بە دەعجانێک لە ناو میدیایە و ئەنواع نوکتەی لەسەرەکەیت و دادە تەیف و ئەوانە بە مۆزوعەکە محەممەد شیع سوودانیە و مۆزوعەکە بریتیە لەوەی دەسەڵاتدارانی زۆر جاش دەگوترێت تەیف سامی ژنێکی زۆر ئیداری و یاسایی مامەڵاکە لەگەڵ ژمارەکانە کاکسەمان تەیف لە مۆزەفێکی هەرە بەسیتەوە بەڵێ هاتووە لە ناو وەزارەتی دارایی طبعا من مدیری عام بووە کە مامەڵەم لەگەڵا کردو کاتی سەرۆکی فراکسیۆنی گۆڕان بووم و دواییش کە بووم بە ئەندامی لیژنەی دارایی ئەو بوو بە جێگری هین بوو بە جێگری وەزیر بەڵام لە خوارەوە هاتووە بۆ سەرەوە یەک مواسەفاتی هەیە تەیف ئەویژەوەیە کە هەرچی ئەرقامی موازنەی عێراقی هەمووی لەبەرە یعنی نەکەری ئەم ساڵەکانی ڕابردووشی لەبەرێ سەبڕۆ پێ بڵە مەسەن بوون من لە 25 فلان وەزارەت حسەی چەندی ماوە چەندی نەماوە بۆ منە تەشغیلەکەی چەندەوەی چەند هەمووی لەبەرە هەر هەمووی لەبەرە بەڵام تەیف نە سیاسیە نە ڤیژنی هەیە تەیف سیاسی نییە یعنی تەیف نازانێت سیاست چییە آخر خۆ پۆستی وەزیری کاک سامان پێویستی بە دوو فەنکشن هەیە یەکیشیان وەکو سیاسی و قائیدێک ئەندامی ئەنجومەنی وەزیرانە تەیف ئەمەی نییە لەم جوزئیەتەیە مۆزەفێکی بەسیط و بێدەسەڵاتی بەردەمی سوودانیە و بۆ معلوماتت بەڵام ئێمەش نقطەی زوعف ناین بەدەسەوە بۆ تەیف سامی کاکەجیان لە خراپی لیست یا زۆر جا بیانۆکەوەی ئەڵێ عێراقیش خۆ گەندەڵە عێراقیش لیستەکەی پاک نییە خۆم قسەی ڕاستە عێراق پاک نییە عێراق سیرکە
کاکسەمان باشێکت پێ بڵم عێراق دوای حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی لیستی موچەی فەرمانبەرانی و وەزعی موچەخۆری زۆر خراپ تێکچوو سیرکە تا 2019 ئەزانی مەبەستەکەمەوە بوویانی هەرێم خۆی بیانویە بەدەستەوە بۆ عێراق ئێمە بۆ خۆمان ماڵی خۆمان ڕێک ناکەین بە پاچی بیبین بۆ ئەوێ زۆر باس کردووە لەبەرەوەی ئێمە وەزارەتی داراییمان نییە ئەو وەزارەتەوە بەس وەزارەتی دارایی نییە لەبەرەوەی وڵی نازم ناوی لێ بنێم چی بەڵام وەزارەتێک ناتوانێت لیستی موچەی فەرمانبەران بە شێوازێکی هین ئامادە بکەوە بڵێ وڵا کۆمپیوتەرەکانی ئێمە چون سیدیەکانی ئێمەیان پێ ناکردن هێشتا پێ وایە بە سیدی فۆرمە نێرێ بۆ ئێوەزانی پێ وایە وەزارەتی دارایی ئێمە ئاگای لە داهاتی ناوخۆ و نەوتیش نییە نەخێر نەوەڵا ئەزانی چی یەکشە با پێ بڵم دەسەڵات و داهات لای پارتیویشی تێ لای حیزبەکانە لای مەکتەب سیاسیەکانیانە لای ئەو کۆمپانیا حیزبیانی خۆیانە لای وەزارەتی دارایی نیەوە هیچ لێشێک لە گەورەترین گلەیەکانی ئێمە وەختی خۆشی لە ئەم وەزیری دارایی ئێستاەوە بووە کە تۆ دەسەڵاتت بەسەرندێک شتانی بۆ خۆتەکەی بە صاحبی هەنێ قەزیە و حەزەکەم بزانانی یەکشت هەیەک معلومە هەیە باسی بکەم بۆ جەنابەت عێراقیش بەرەو ئەوە دەڕوا کە کێشەی لە لیستی موچەی فەرمانبەران و لە موچەخۆر لە ینی قەزیی موچەخۆران بۆ دروست ببێت چونکە زانی ئێمە و کاتی کە حکوومەتی عبادی هەبوو ساڵانە لە قانونی موازنەدا 1 دەرەجەی وەزیفی دانەدەنا 1 دەرەجەی وەزیفی ینی تەعیناتی ڕاگرت بوو کە پێوە بۆ عێراق لە ستانداردی عالمی دەرچوو بۆ تەعینات دوایی کە عادل عەبدولمەهدی هاتو خۆ پیشاندانەکە کرا بە 100,000 کەس خەڵکیان تەعینە کرد ئێستا لیستی موچەی فەرمانبەرانی عێراقیش زۆر قەبە بووە تەشغیلی موازنەی تەشغیلی لەوێ کاک سامان زۆر گەورە بوو ماوەیەکی تر عێراق لە کەمترین ئەزمەی اقتصادیان ناتوانێت موچە بە حەزەکەم بزانی یعنی کێشەی نەختینی بۆ درسە بێ بەڵێ کێشەی نەک کێشەی نەختینی هەر کێشەی ئەوەی خۆسان عێراق چیەکە عێراق نەوتە فرۆشێ باش پارەکەی کە بە موچە ئیکا بە تەشغیلی کە ئەڵم تەشغیلی مەبەستمەوە چی لە موچەیە ئەڕوا چی لە حەوائج و پێداویستی زۆر گرنگە ئەڕوا ئەوەیە ینی استثماری لێ دەرکە یعنی لە سەردەمێکە لای ئەو کاتی ئێمە لێ بین تقریبا 5.5 ملیار دلار بوو ئێستا چەند ئەڵێن نزیک بۆ تۆ لە 8 ملیار ینی مانگانە تەسەورکە باشە ئێستا ئەگەر ئەمە بەم شێوازە بڕوە ماوەیەکی تر عێراق کێشەی بۆ دروستە بێ وکوتم ئەگەر ئەزمەیشی اقتصادی ڕووبکاتە دنیا بۆ نمونە نرخی نەوتدا ببەزێ عێراق خۆی ناتوانێت موچە بە ئەڵە تانێتە خوار شەستە و کێشەی بۆ دروست نابێت ڕەنگە لە خوار شەستی شەماوەی کێشەی بۆ دروست نەبێت چونکە دێشێکی بەهێزی هەیە بەڵام قەزدم چییە قەزمەوەیە کە هەردوولا کێشەیان هەیە گرفتە سەرچیەکە چی گرفتە سەرچیەکە وایە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان شتێکیان جێگیر کردو بە تایبەتی لەم کابینەی نوێیەدا کە ئەمە ئێجگار مەترسیدارە ئەوی ژەوەیە هەر پارەیەک بە تەواوەتی لە بەغاوە بۆ موچەنەیە ئێمە هەموو داهاتی ناخۆ ئەوەی لە بەردەستمانیان جگە لەو پارەکەمەی کە ئینێرینەوە بە داهاتی نەوتی قاچاقیش و هەمووی بۆ خۆمانە بین هیچی نادەین بە موچە و تۆ دیقەت بدە کاک سامان موچەی ماجی 12 هەموو جارێ باسی یەکەم موچەی ماجی 12 ساڵی ڕابردوو مؤشرێکی زۆر گەورەیە لەسەرەوەی کە ئەم دەسەڵاتە ئەم یەکێتی و پارتیە زەڕێک وجدان و ئەخلاقی سیاسی و ئەخلاقی کۆمەڵاتی و ئەخلاقی کوردەواری و ئەخلاقی ئینسانیان نەماوە بەڕاستی تۆ دیقەت بە موچەکە لەوێەوە هاتووە نی و موچە بوو ئامادە نەبوو نیوەی بخەنە سەر و بیدەن بە خەڵکی کوردستان موچەکەیان برد ئێستا دەڵێن چی ئەوە بەرەجەژنان نییە بەرەجەژنان ئەڵێن وەڵامە قەرزمان قبول نییە بۆ نمونە قەرزمان قبول نییە و ئەو داهاتەشی لە بەردەستمانە بە داهاتی نەوتی قاچاقیش هەمووی بۆ خۆمانە بین و نایدێن بە خەڵک ئەمە لێبوونەوەیە کاک سامان دوای من بابەت باسکەم یعنی ئەوانی کاڵن وڵا قەرزمان قبول نییە یعنی چی قەرزت قبول نییە ئەڵێ بێ بە ماڵ بەسەرمەوە من حەوت موچەکەی کێشە بێ بە ماڵ بەسەر ئەبێ بە قەرز وەریگرێت بۆ چەند قەرزداری موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نزیکەی 60 موچەی فەرمانبەرانی هەرێمیان خواردوو بردویانە بۆ ئەو قەرز نێلایەن بۆ ئەو قەرزیان طبیعیە بۆ قەرزکردن لین پاشان یەک پرسیارە لێکەم ئەمە چ لۆژیکێکە جنابەت ئەگەر پارەت پێویست بوو ئەگەر حاڵەتەکە زۆر ناچاری بوو کە حاڵەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەرە ناچاریەکە چیەکە ئەگەر قەرز نەکەی واز لەوە بێنە ئەبێ خۆی بیا بەڕاستی دەستخۆش بێجگەلەوە کاک سامان تۆزانی حەجمی قەرز یاخود دەین لە بینی بە هەولێر و بەغداد چەندە زۆر گەورەیە بە ملیاران دۆلارە لە بینیانە تەسەوڕەکەم لە 100 ملیار دلار بێ ئەین تۆ تەسەور کە لە تا ئێستا ئەو تەسفیاتێکە لە بینی هەولێر و بەغداد کراوە بۆ نمونە لەسەر حساباتی ختامی قانونی موازنەی دوای 2005 وابزانام تا 11 و 12 و 13 کردبوو خۆ تا ئێستا تەسفیاتی حساب نەکراوە یعنی بەڵێن حساباتی ختامی قانونی موازنە جیا لەوە تۆ زانی تا ئێستاش عێراق داوای ئەو نەوتە دەکاتەوە کە وەختی خۆی لە کەرکووک فرۆشتویانە دوای داعش قەرزێکی زۆر لە بینیانە هەیە ئێبانۆش بێتە پاڵدەی تۆ خۆت وەزعی خۆت وەزعی جێش ئەلکترۆنیەکە وەزعی هێزەکەی خۆت وەزعی میدیاکەی خۆت وەزعی خێزانەکەی خۆت عایلەکەی خۆت هەینی خۆت هەمووی کردوتن بە مەڵتی ملیاردێری دۆلار هەموو پارە و داهاتی ئەم وڵاتەتان بردەوێت شتێکی تر با پێ بڵم
ئەزانی بۆ لەگەڵ لەم ماوەیە دکتۆر یاسین تەها پێشنیارێکی زۆر جوانی کردبوو، جوان بوو زۆر من پێم ئەڵێ ماوەیەکی زۆرە عیلاقی بینی هەولێر و بەغدادا ئاڵۆسکە و ئاڵۆسکە لانی کەم لە ئاستی مالیە لە 2014 وا بەردەوامە و هەموو جارێکیش تهدید دەکەن نەکشینەوە وا ئەکەین وا ئەکەین واکەین ئەڵە باشە ئەم جارە وەکو تەحەدایەک ئەڵەم جارە وەرن بەژاری هەڵبژاردننی 2025 مەکەن بەشداری مەکەن بەشداری مەکەن باش یەک پرسیار ینی ئەگەر ئەم جۆری نوێنەرایەتیە نەمێنێ لەوێ ئێستا بڵێ وەکو کاکە من پرسیارکەم هەر لەسەر ئەوەی خۆت ینی لە دوێنێ کۆبوونەوەیە کرا لایەنە سیاسەکە بەشێک ینی پارتی ویشێتی و هەندێکی کە هەندێکیش بایکۆتیان کرد ینی چی کرا یا ئەتوانرێت چی بکرێت ئێمە کە زۆر جاڵێن ئێمە کێشەی سیاسیمان ئەم کۆبوونەوەی گزارش بوو لە فەزیحەیەکی سیاسی ئابروبەرانەی گەورە کاگ بۆچی لەبەرەوەی وەکو ئەووا بوو بڵێن ئێمە خێڵێکی گەورەین کۆبووینەتەوە نەتەوە نین ئێمە کۆمەڵی خەڵکی دواکەوتوین کە لە سەردەمی سەدەکانی ڕابەسەوەکو حیزب کە بڕیارە تۆ اعترافەکە هیچ دامەزراوێکی نیشتیمانیت نییە ئەبێ حیزبێکە بێ کە خۆی حیزبێکی خێڵەکی ئەبێ و حیزبانە کۆ بکاتەوە هەمویان بڵن بەڕیشی مەردانەت قەسەم هەمووشیان بچن بە تۆ پەرلەمانت هەیە پەرلەمان واز لە پەرلەمان بێنە باشە پەرلەمان گریمانی فلیس بووە تۆ خۆت بەناوی بە حساب سەرۆکی هەرێمت هەیە سەرۆکاتی هەرێمت هەیە کە ڕاستە ماوەی بەسەرچوو ناشەرعیە بەڵام خۆ ناویی موەسساتیە تۆ سەرۆکاتی هەرێم سفرەکەیەوە پەرلەمان سفرەکەیەوە پێش سەرۆکاتی پەرلەمان سفر خۆ حکوومەتێکی ناشەرعیت هەیە ئەم قضیە حکوومەتیان قضیە حیزبە ئەزانی ئەمە ئەم جۆرە لە سیاسەتی نابەرپرسیارە طبعاً بۆ معلوماتت یعنی ئەوەی کێشەکە ئەوە ئاڵۆسکا بەشێکی پیان وایە ئێستا لە عێراقدا ڕەئیەک هەیە کە ئەم کێشەی موچە نییە پێیان وایە دوای تهدیدەکانی دوای هەڕەشەکانی مەسعود بارزانی کە ئەوان مێژوویشیان لەگەڵم هەڕەشانە هەیە بیرە نەچێ پیان وایە لە 2014 کاتێک هەڕەشەی کرد وتی پێتانوانە بە هیچمان پێ ناکرێت شتمان پێکرێت دوای مۆزوعی داعش هاتووانە پیان وایە تەبخێکی تر هەیە و ئێستا ئەوان پیان وایە عێراق بەرەو ئەوە دەڕوا لە مانگی 6 و 7 مەوجەیەکی گەورەی گۆڕانکاری لە ناڕەزایەتی جەماوەری و کۆمەڵایەتی بیگرێتەوە بەتایبەتی لەژێر پاساوی نەبوونی کارەبا و نەبوونی خزمەتگوزاری و ئاینە ئاو کارەبا ئەوانەیە پێیان وایە لە هەولێرەوە تەمویل لەکرێ و تەمویلی ئەڵم لە بینی قەوسێکا پێیان وایە کۆنە بەعسیەکان لەوێ خەریکە ڕێگە خرێنەوە ماوەی پێشوو ئەیاد عەلاوی وتیەوە خەریکە بەعس لە هەولێر بە فەرمی فەرعیان بۆکەنەوە دوای داوای لێبوردنی کردوایەوەی کە پیان وت بابم تۆ چ لێدوانێک داوە ئەوانە پێیان وایە ئەم مۆزوعی ئێستا گەورەترە لە موچە پێیان وایە تەبخەیەک هەیە لە عێراقدا حاکمیەتی شیعە بە ئامانجەگیرێ ئەمە دوای ڕووداوەکانی سووریا دوای ئەو گۆڕانکاری ڕیشەیە کە لە سووریا ڕوویدا و لە لوبنان ڕوویدا و لە غەزە ڕوویدا ئەوانە هەموو ئەوانە پێیان وایە ئێستا بەرەو عێراق دێ ئەو شوێنەی کە لێوە ئینتڵاقەکەیان لێوە تەمویلەکریان لێوە سەپۆرتەکرێ پێیان وایە دیسانەوەڵم لە هەولێرەوەیە و لە باریشە ئاڵۆسکانی ئەم پەیوەندی ئەوەیە ئەگەر نا ئەو مناسبەی ئەو تهدیدانی کاک مەسعود کە ئەڵێ قبولی ناکەین و مۆزوعی موچە و ئەوانە مەفروض بوو کاک سامان تۆ ئێستا قسەیەکت کرد کە تۆڵی من قبولی ناکەم و ئەگەر هینی ئاوا بێجاشکەمە قبول ناکەم مەفروضە تۆ خۆت بەدیلت پێ بێ یعنی تۆ کە ئەڵێ ئەمە قبول ناکەم ئەی بەدیلەکەت چییە ئێستا ئەو باشە ئەو بەغداڵەوە من ناینێرم باشە ئەڵەوە من ناینێرم گریماوتی هەر بە قەرزیش ناینێرم چیەکەی ینی چی ئەڵێ بە خەڵک یعنی تۆ بڵێ وەڵا ژیانی من و خێزانەکەم و کوڕەکەم و برازاکانم و عائیلەکەم و حیزبەکەم و ئیعلامەکەم و جێیشەکەم و هەموو ئەوانە وەکو حاڵی خەڵکی ئاساییە کە بم بەرە جەژنانە هێشتا موچەی وەرنەگرتووە ئەمە جۆرێکە لە سیاسەتێکی ئەزانی یەکش با پێ بڵم لەم هەرێمەدا ئێمە تووشی حاڵەتێکی زۆر ناخۆش بووین بەڕاستی دوو جەمسەری سیاست هەیە لە کوردستانە دوو بکەری سیاسی هەیە دوو بکەری سیاسی فعلی هەیە لە کوردستانە بەداخەوە ئەوەی کە پێوترێ ئۆپۆزیسیۆن ئێجگار ناچالاک و بزرە ڕۆڵی تقریبا بووە بە 0.0 حەزەکەم بزانی ینی وەڕوونیش باسی یەکەم بەڵام ئەوەی کە دوو جەمسەری سیاست یەکیشیان پارتیە ئەوەی تریان یەشێتیە باش جەمسەرێکیان کە پارتیە بە سیاستی شەلم شوێرم ناپارێزم سیاستەکە ئیتر وە ناوەکەوێ هەرچیشی بوێ وەکوی کە لە ڕیفراندۆم کردی پێشتریش کردی وەر پێشتر ماوەیەک تادیش دوایەکەوێ ئەمە بەشێشێتی باش باسی سیاستی یەشێتیش بۆ بکەم باش یەشێتی ئەمەوەیە پێشتریش سیاستی زۆر خۆشیە سیاستی کەڕەی شەربەت خۆی ناکە بە صاحبی ماوەیەک نەوتی لەگەڵ ئەجەندای نەوت و ئەوانەیە هەمووی ڕۆیدەیەک من ئاگام لێ نییە دوای جێگری سەرۆکی حکوومەتیان هادی کاکە ئاگامان لێ چۆن ئاگامان لێ نییە ئێستا تۆ دیقەتی ئەم غازە بە خۆی لێکردو بە کەڕەی شەربەت کەڕەی شەربەت ئاگای دوای لە سەرۆڵ ماگەمان لێ نەبوو دوای کە ڕسمەکانی بۆ لێ دەیتۆڵێەوەنی وەزیرێک و بەرپرسێکی تری تۆی لێ بۆ چۆن ئاگات لێ نەبوو باشە ئەم سیاسەتی شەلم شوێرمە لەگەڵ سیاسەتی کەڕەی شەربەت کەوتوینەتە ینی قەدەری ئەم میلەتە کەوتۆتە دەست دوو حیزب بەم شێوازە مامەڵاکەن هیچیان دەست لە هیچ ناپارێزی ریسکی دنیاکە
ڕیسکە کا لە مستەوای هیناچی ئەڕوا بۆ ئەمریکا ئەڵێ وڵا پرسم بە هاوڕێمان سیاسەتی ئەوەی ئەوەندە پرس بە ئەوەندە حساب بۆ هیچ کەسێک ناکەین ئەم سیاسەتی ئەوەندە حساب بۆ هیچ کەسێک ناکەین لەوەتی کە کاک مەسعود وتوێتی تا ئێستا درێژەی هەیە یعنی ئەوەی کە وەزیری کارەمە پاڵپشتەکە هۆشیار بەو گۆڕانکاری کە گوایە لە عێراقا ڕۆیە ینی هەرێم چاوەڕێیەکە پێگەی بەهێز بێجارێکی دیکە خۆی نەوتی خۆی بفرۆشە و ئیداری خۆی وەختی خۆشی ئەو مؤامرانی کە لە ئوردونەوە دەست پێکرا بۆ مۆزوعی هاتنی داعش و ئەوانە هەر لەو خەیاڵەیە بوون کاک سامان ئەگەر گۆڕانکاریەک لە عێراقا ببێ ئەمانە بەشێکن لە ڕژێمی عێراق ئەخر ئەمە سیاسەتی کەیل بالمیکیالەینە سیاسەتی بانێکە و دووهەوایە بۆ ئێستا چی خارجیەیە خۆ من و تۆنین فواد حسێنە مدیری مەکتەبەکەی مەسعود بارزانیە بۆ ئێستا چی وەزیری ئاوادانکردنەوەی عێراقا بۆ ئێستا چی سەرۆک کۆماری عێراقا بۆ ئێستا چی جێگری سەرۆکی پەرلەمانە ئەوانە لەلایەکەوە دەیانەوێت لەناو دەوڵەتا بن لەلایەکی شەو لە دەوڵەت بن یعنی بەدەستێک دەوڵەت ڕاگرن بەدەستی شتە کوشی پیابن ئەمە ناکرێ یعنی تۆ لەلایەکەوە تۆ خۆت ئینڤۆلڤ کردو داخلی دەوڵەت کردووە لەلای شتێکی شۆ تۆ مؤامرەی لێ بکەی ئەمە ناکرێ پاشان ئەم حساب بۆ نەکردنە یعنی تۆ بۆ نمونە ئەڵێ وەزیری کارەباکەت لە ئەمریکا ئەڵێ وڵات دوو عقدی غازمان کردووە ڕقمێکی خەیاڵیش لێدا بەس بۆ خەڵەتاندنی خەڵکەگەرنا ئێستا تەحەداکەم بڕۆ لە وەزیری کارەباوە بۆ کاک مەسعود پێ بڵێ ئەم 110 ملیارەتان چۆن حساب کرد نازانن ئەم 110 ملیارەت چییە ئەمە چەنە چییە چۆن بەهای چییە بەهای هەموو حەقلەکانە بە چەند ساڵ نایزانن ینی بەس ڕقمێکت پێڵێن بۆی هەم سەر لە میدیا بشێوێنن هەم سەر لە خەڵک بشێوێنن تۆ لێ وڵاتی وڵا هیچ پرسێکمان بە عێراق نەکردو پرسمان پێ نەکردوێنی حسابی بۆ ناکەین تووشی سەلامەتی قانونی دەبی کاکە تو هەرێمێکی لە چوارچەوەی عێراقا خۆ تو هێشتا دەوڵەتەکەت ڕانەگەاندەوەی کە لە ڕیفراندۆم و مجارێڵێ وەڵام کارتە بەکاری دێنم باشە یعنی چی حسابی بۆ ناکەی تۆ لەو لاوە وەزیرت هەیە جێگری سەرۆک وەزیرانەکانت پارتیە سەرۆک وەزیرانەکەی عێراقت پارتیە کە فواد حسێنە لەو سەری شەو ئەڵێ ئەم سیاسەتە پێوتری سیاسەتی تەخەبوت سیاسەتی هین سیاسەتی سەر لە شێواوی لەبەرەوەی کاک سامان سبینێ گۆڕانکاریش بێ لە عێراقا ئەم دەسەڵاتدارانەی ئێستایان ئەم دۆخی هەرێمی کوردستان کەس بڕیاری نەداوە گەر گۆڕانکاری بوو یەکسەر ئێماکەن بە دەوڵەت ئێماکەن بە دەوڵەت و لە عێراق جیامانەکەن و تا ئێستا لە ئێستا ئەم ڕۆژ وەزارەتی نەوتی عێراق یەکەم گرێبەسی بیری نەوتی لە کفری کردووە بیری نەوت ئاگاداری نیم چکە ئەوتم ینی ئەوانیش ئەویان کردووە حکومەتی هەرێمی قسە ناکات لە مۆزوعی غازیش عێراق زۆر تاوانبارە زۆر جار ئەگوترێ ینی ئەم گرێبەستە کۆن بووە بەڵام نوێ کراوەتەوە گۆڕاو بە دوو کۆمپانیایکە ینی حکوومەتی عێراقیش ئاگادار سامان شۆیەک بوو شۆیەک و خۆمانێک بوو بۆ بەردەم ئیدارەکەی ترامپ ینی بەڵام ویستیان زۆر لە خوانی گەورەکەن و ئالۆزی بکەن بەس لە مۆزوعی غازە جا مۆزوعی غاز زۆر مۆزوعی حساسە کاک سامان عێراق تاوانبارە سەرەکیەکەی لە مۆزوعی غازی شابیرە نەچێت زانی عێراق ڕۆژانە نسبەتێکی ئێجگار زۆر غازی خۆی سووتێنێ لە بەسرا کە ئەمە هەر خۆی کارەساتێکی گەورەی بیئە و لە دوای 2005 و 2006 تەنها لە پێناوی ڕازیکردنی ئێرانە دەست نابە بۆ بەرهێنانی غاز بۆی غاز لە ئێران بکڕێەوە مەی بکات ئەمە کارەساتێکی گەورەیە ناکرێت چونکە وەختی خۆی ئێمەمانە قەناعەتێکمان هەبوو منە ماوەی لەگەڵ کۆمەڵ خەڵکی مختەساکوتمە گفتوگۆکردن و زۆریشم لەبارەوە خوێندەوە قەناعەتێکە بوو کاک سامان کە ئەم نەوت و غازە هەڵبژیرێ دەرنەهێنرێ بۆ نەوەکانی داهاتوو ئێستا قسەیەک هێڵێ دنیا بە خێرایی ئەڕوا بەرە و قۆناغی ما بەعدە کاربۆن قۆناغی دوای دەرهێنانی با بڵێن خەڵوز و نەوت و غاز و هەندێک وڵات 2035 دیاری کردووە بۆی بڕۆن بەلای تاقی متەجدد و مەسلەی تاقی پاشی وەکو تیشی خۆر و ئەوانە تۆ دیقەت بە قەتەر چی کرد قەتەر غازەکەی خۆی دەرهێنا ئەوەندە ئینڤستمنت و بەرهێنانی پێکرد لە دنیادا ئێستا بەس بە عقاراتی بریتانیا ئەتوانێت وڵاتەکەی خۆی ببا بەڕێوە عێراق تو تاکی هەر غازی خۆ دەسووتێنی بە تایبەتی غازی مصاحب ینی ئەو غازی کە لەگەڵ نەوتا دێتە دەرەوە تو هەموو جارەی سووتێنی هەم ژینگی خۆتی پێپیسەکەی هەم ئەچی غاز لە دەرەوە خۆ بەرهێن بەڵام ئەمە مانای ئەوە نییە جەماعەت بڕۆن بە هەنگاوی سەرچڵ بەبێ ئەوەی کە پشتیوانی قانونیان هەبێ ببێ و شەفافیتیان هەبێ لەوەی کە جارێک کۆمپانیاکەت لێکن بە ئەمریکی و ئەمریکی نیە جارێک تۆ مەسەلەن بوەرە بڕۆ بزانە ڕئەسمالی ئەم کۆمپانیانی کە بە حساب سەرمایە گوزاری لە 110 میلیارد دلار 110 میلیارد دلار کاکسەمان نزیکە لە موازنەی ساڵێکی عێراق ینی بەرحاڵ زۆر باش وڵای باسی نت کرد لایەنەکانی دەرۆی پارتیۆی چێتی من با دوو پرسیارم هەیە بەڕاستی لەسەرەوە با پرسیارێکیان ئەمەی بۆ چوونی جەنابەت بزانم لەسەرەوەی خۆ خراپ نەبوو ینی بەشێک لە لایەنە سیاسەکان بایکۆتی ئەو دانیشتنیان کرد نەچوون بۆ چووین تۆ چی بوو لەسەری پێم باش بوو بەڵام ئەمە لە هەڵوێستی ئەوە وابزانم ڕۆژنامەسی کوردستان شتێکی جوانی لەسەر نووسی بوو ئەمە هەڵوێستی فەردی هەڵوێستی دەست جەمعی نییە هەڵوێستیشی دەست جەمعی بووە وەکو کوتلەی ئۆپۆزیسیۆن ئەجا دوای پرسیارەکەم ڕێتەوە بۆەوەی کە بۆچی ئەم هەوڵەتان نیە کە یەک دەنگیەک و یەک هەڵوێستیە دروستکەن و سەری نەکرد خۆ
ئەمەش خەتای پارتیۆکێتی بوو نەخێرنەوە لەبەرەوەی بە زۆر ئەگە بتوانێت هەردوو باشە ئەگەر ئەمانە بخۆیان بۆ نمونە چۆن ئەمن زۆر جار ئەمە وتووە یعنی تقریبا 5 ساڵ زیاتر یعنی تەنزیرم بۆ ئەو قەناعەتە کردیان با بڵێن ئەوم ویستم ئەم فکرە بگەێنم لەسەریشی زۆر تۆمەتبار کردم ڕۆژێک دایانگووت بۆ بنەوەی نوێ ڕۆژێک دایانگووت بۆ بەبەرەیگەل هەر ئەمیز یەکشت بگەێنم ئەویش بڵم بابەژیان ئێستا کوتلەیەکی وازحی دەسەڵات هەیە لە کوردستانە کە پارتی وێشێتی ئەبێ کوتلەیەکی وازحی ئۆپۆسیۆنیش هەبێت تکایە جانەوەی نوێ کۆمەڵ و یەکگرتوو بە یەکەون هەمویان ئەبێ ئەم تەکەتولە هەبێ ئەم قەناعەتشم وەختی خۆی لە سەردەمی کاگنەوشیروانە بلا دروست بوو چکە کاگنەوشیروان کە گۆڕانی دروستکە زۆر بەهێز بوو بەڵام ئیسیغنای نەکرد لە کۆمەڵ و یەکگرتووتی ئەمانە دوو هێز نەبێ لەگەڵمانە بن و بەیەکەوە هاتن پرۆژەکانی چاکسازی و با بڵێن پاکێجەکانی چاکسازیان پێشکەش کرد چۆن لە کوردستانە بلۆشێکی دەسەڵاتی جیژیر هەیە کە حیزب نەماوە بوون بە دەسەڵات بوون بە دەسەڵات ئەمڕۆ برادێک لەسەر ساڵێدیشێتی کۆمنتێکی جوای نووسی بوو کەمات چۆمانی ئەڵە هەیەکی ئێستا بۆ بە دوو حیزب بە دووشت حزبی کۆمپانیاکە ئەوانی کە کۆمپانیان هەیەوانشی کۆمپانیان نیە ئەوانی کۆمپانیان نییە هینن صاحبی یەشێتین بەڵام هیچ دەسەڵاتێکیان نییە بەرامبەر بەوانی کە بەس کۆمپانیان هەیە بەرحاڵ ئەمانە بوون بە دەسەڵات پارتیش کۆمپانیایکی گەورەیە بالمناسبە پارتی پارەکەی لێ بکەرەوە چیەمێنێ هەر پارتی پارەکەی لێ بکەرەوە ئەم دوو پیە پارەکەی لێ بکەرەوە چیەمێنێ یەشێتی ژوای لێ هاتووە تەوان بەڵام ئەم بلۆکە دەسەڵاتە هەیە ئێ باشە بە بلۆچێکی ئۆپۆسیۆنیشە بێ نابێ بۆ نابێ لەبەر کۆمەڵە کۆکاری چیانەوەیە کە ڕوئیای فکری ئەمانە زۆر جیاوازە تەبەن گروپە ئیسلامیەکان واضح هەیە فکر و تێڕوانین و دیدی ئەوان بۆ ئیسلام بۆ مەوزوعی ئایدۆلۆژیای دینی هەموو ئەوانە واضحە ئەوانەی تریش بەڕاستی بەشیشیان بە دەوری دەسەڵاتەوەن لە دەرەوەی دەسەڵات نین بە واضحی کاکسامان یعنی ئەوەندەی بکەین و بینیان هەیە لەگەڵ دەسەڵاتە ئەوەندە یعنی هین نین ینی هینش بەشە ئۆپۆسیۆنن بە ڕۆژ ئۆپۆسیۆنن بەشە لە قەراغی دەسەڵاتن لە قەراری دەسەڵات و لە چوارچەوەی جوغزی دەسەڵاتە دەرناچن و تقریبا وەزیفەیان پێدراوە من هەموو جارە کەلیمێک بەکارێنم لای ئەو برادرانم زۆر بەکارمێنە لای دکتۆر یوسف و هاوڕەکانی ترم ئەوە کۆمەڵێک کەساتی نەدن بەڵێ ئەمانە هاوڵتانیانی لەگەر دکتۆر جنابی دکتۆر یوسف بوو کاک محمود ڕەزا بوو کاک ئەوبەکر هەڵدنی بوو ئەحمەدی حاجی ڕەشید بوو ئەو بەڕێزانە خوشی بەڕزم دکتۆرە بەهار بوو دکتۆر کاروان حەمە ساڵح بوو ئەم بەندە پڕخسوورەش بوو بەس قەزدم ئێمە یەکەم جار کە دەستمان پێکرد کاک سامان بوو ماوەی 2 مانگ هەموو لایەنە سیاسەکانمان بینی یەک فۆتۆمان بڵاو نەکردەوە هەموو لایەنەکانمان بینی وتمان وەرن ئێمە نەحیزبمان هەیە هیچمان هەیە تەحالوف بکەن و ببن ئەوە لە 20 ئەو هەمان محاولەمان کرد بە 2020 هەمان محاولەمان کرد وەختی خۆی ئێمە تەحالوفێکمان دروست کرد بناوی تەحالوفی هیوە ئێستاشی لەگەڵدا بێ لە پەرلەمانی عێراق فراغەکەی دیارە فراغەکەی بەوازحی دیارە چونکە وەختی خۆی پارتی ویشەتی و تەحالوفی هیوا هەبوو هاوپەیمانی هیوە ئێستا پارتی هەیەشێتیەوەی نوێ کۆمەڵ هەیە گرتو هەیە بەش پەرد بوونیانی ئێمە و کاتە کۆمان کردەوە بەو هیوای ئەوەی بتوانین ئەم تەحالوفە دروستکەینەوە ڕوومان ینی ڕوومان تەقی بە کۆمەڵێک نابەرپرسیارەتیە بە کۆمەڵک ئیرەی سیاسی ئەنانیەتی سیاسی جۆرە لە کلکایەتی سیاسی نەبوونی جۆرێ لە هەز نەکردن بە بەرپرسیارەتی ینی تۆ تەسەور کە مەسەلەن هێزێکی سیاسی حسابی ئەو بکەوەڵا ڕەنگە کورسێک لە دەست بەم یا کورسێک لە دەست نەدەم ئەو کورسی فلانکەس کاندید دەبیان کاندید نابێ یعنی من لەکوێ بەرژەواندی خەڵکە کاگوشە من کاگادوستار میوانی ئەم بەرنامەی من بوو ینی بەڕاستی شتەکان زۆر بچووکن کە لە سێ ڕێنە بۆ نمونە سەرۆکی لیستەکە ئیسلامی بێوەڵێ بۆ نەوەی نوێڵە نەکە نابێ بێ لە من بێ ینی ئەی بۆچی ئێوە یان قسە لەسەر پارتیۆکێتیەکەن کە لەسەر پۆستێک ناکەوت بۆ هەمان شتە زانانی ڕاستە دەوێت وێنەیەک دروست بووە کاک سامان وێنەیەک دروست بووە خەریکە طبعا ئەمە بالمناسبە ئەمەی دەگوزارێ لەناو ئۆپۆسیۆنە ئەجێندا و بەرنامە و هەوڵی دەسەڵاتی زۆر تێدایە جا منەوە ویستم ئەوگوترێ بە تایبەت دانی یەکێتی لەم سنوورە حەزی نەکردەوە دروست بەڵە ڕاستە پارتیش هەوڵی ئەهینی نەکردو بەس عادەتەن لە ئەجنداکانی پارتی و یەکێتی دوشتی جیاوازیە پارتی کەسە سیپێناکە یەکێتی بە ڕۆژی ڕووناگای بە ئاسمان ئەوکو مانگی چواردە ئەدرەوشێتەوە ینی ئەگەرنا پارتیش زۆر دەستی تێخستووە پارتیش هەوڵی زۆر داوە کە سەر نەگرێ ئەزانی باشێکت بۆ باس باڵە ڕاستە دەوێنەیەک دروست بوو ئێستا خەریکە وەختی خۆی ئەوەی کە لەبەری ئۆپۆسیۆن بوو هەستی بە پراود و شانازێکی زۆرە کرد فەخرێکی زۆرە کرد خەریکەوە نامێنێ و خەریکە ئەو فەوزایی کە لە ناو دەسەڵاتە هەیە بۆ پشکێنە خەریکە ئۆپۆسیۆنی شەگرێتەوە و خەریکە وێنەی دەسەڵات وێنەی سیاسی لە هەردوو جەمسەرەکەەوە لە جەمسەری دەسەڵات و لە جەمسەری
ئەوەی کە پێی دەگوترێت ئۆپۆسیۆن. ئێستا من زۆر جار لە فەیسبووکە کاک سامان لەو دارەکانمان ئەنووسم ئۆپۆسیۆن بە سەدان کۆمنتم بۆ دێڵە پێم ناڵی کام ئۆپۆسیۆن کامانن ئۆپۆسیۆن کە ئەمە بۆ خۆی ئەسەفێکی گەورەیە چکە من بۆ خۆم پێم وایە مادام نەڕەزاتی تووڕێی هەیە مادام بەرهەڵسکاری هەیە ئەبێ لانی ئۆپۆسیۆنی ڕەسەنیشە بن بۆی نوێنەراتی ئەم تەوەجوه بکەن و بۆ معلوماتت من لە زۆر جار لە کۆبوونەوەکانە لە خزمەت ئەو بەڕێزانە باسمە کرد ئەموت چوارچێوەی فکری قەناعاتی فکری تێگەیشتن لەسەر کۆمەڵێک مەبادیئی گەورە ئەبێ زۆر گەورەتر بێ لەوەی کە چێ خاوەن پۆستە و چێ خاوەن پۆستی ئەسڵەن چێ کاندید دەبێ و چێ کاندید نابێت چکە تۆ بۆ قەناعاتێکی گەورەترێکەی یعنی پرۆژەی سیاسی پێویست بۆ نیە کە تۆ کاندید دەبی یان کاندید نابی یعنی من لە یەکەم ڕۆژ لەگەڵ ئەو برادرانە کە قسەم کرد وتم من هیچ طموحێکی خۆ کاندیدکردنم نییە بەڵام لە یەکەم ڕۆژەوە تا ئاخر ڕۆژ لە خزمەتانە دەبم بۆی ئەم پرۆژەیە سەر بگرێ بەڵام کە ئەبینی دوای وەکوتم ڕوودە تەقێبێت بەدەست ئەوەی کە خۆی بە ئۆپۆسیۆن نەزانێ و کلچی دەسەڵاتە خۆی بە کەسێکی زۆر نیشتیمانی ئەزانێ و کەچی چاوی لەوەی چێ کاندید دەبێت و چێ کاندید نابێت چاوی لەوەیە کە لە شوێ کاندید دەبێت و لە شوێ کاندید نابێت چاوی لەوەیە کە کورسەکەی فڵان شوێنی ئەفەوتیان نافەوتێ بەبەستمەوەی بەشێکی بەرپرسیارەتی ئەم فەوزایی کە لە کوردستانە هەیە هی ئەوەیە کە هێزێکی ئۆپۆسیۆنی کاریگەرنی حەزەکەم باشێکە پێ بڵێم پێ دوایە ئەگەر بەفعلی هێزێکی ئۆپۆزیسیۆنی کاریگەر هەبوایە کە ترسیان لێ هەبووە پارتیویشێتی بەم شێوازە بوو پێ دوایە ئەگەر هێزێکی ئۆپۆزیسیۆنی کاریگەر هەبووە پارتیویشێتی دەیانتوانی ئاوا پەرلەمان بخوێنن هەر ئاوا پەرلەمان ئیهمالکەن هەر ئاوا پەرلەمان ئیهانە بکەن بۆی کە وڵای یەکەم ئەزمموی بزوتنەوەی گۆڕانەوەی سەلمان بەڕاستی هێزێکی بێزی ئۆپۆزیسیۆن بوو ناو کاتە کاریگەری هەبوو بەڵام قسەیەکەی لەسەرەوەی باسی کلکت کردیانی کە هۆشار ینی زۆر جار هەیە لە ناو هێزە ئۆپۆزیسیۆنەکان یەکتری تەخوینەکەن بە باڵ و دەس و قاچی پارتیوێکێتی هەستەکەی ینی پارتیوێکێتی خۆی ئەم جۆرە مەکینە ئەلامی خستووەتە گەڕ بۆ بچووکردنەوەی هێزی ئۆپۆزیسیۆن لە دەپێنی بۆ نشکم یا خۆیان بەشێکی حقیقەتە بەشێکی حقیقەتە لە بەرەوەی هەندێک لەو هێزانە جێندایان ینی ژێر بەژێر پەیوەندیان ژێر بەژێر پەیوەندیانەیە لەگەڵشی بەڵێ هەیەیانەوە تێگەشتنی قوڵیان هەیە و زۆر جار وەزیفە و ئەرگدا بەشکردنیان هەیە ئەزانی چی باشێکە پێ باشە خوا با لێرە ئەگەر باشەوە ئەگ هەست بەمە ئەکەن چۆن لەگەڵ ئەم هێزانە کۆبن و داوای هاوپەیمانێتیەکە ئەزانی باشێکی پێ بڵم ئێمە خۆمان لە سەرەتاوە ئەمان ویست چوارچێوەیەک دروست بکەین کەسی لێ بەدەر نەکەین کەسی لێ بەدەر نەکەین بۆی نەڵێن گروپێک بە ئامان گیراوە لەسەر حسابی گروپێکی تر بەڕاستی کاک سامان و لەبەرەوەی ئێمە هەوڵەکەمان هەوڵێکی بێلایەن بوو چکە پێم وتی ئێمە نەحزبمان هەیە بۆ معلومات ئێمە لەگەڵ گۆڕانیش لەگەڵ هەردوو خەتەکەی گۆڕانیش دانیشتی یعنی هەردوو ئاراستەکە لەگەڵ کۆمەڵ لەگەڵ یەکگرتوو لەگەڵ برادرانی هەڵوێست لەگەڵ نەوەی نوێ لەگەڵ هەمووی دانیشتین لەگەڵ هەر هەموویانە قسەمان کرد لەگەڵ بزوتنەوە بالمناسبە یعنی هەوڵماندا هەموویانی تیابێ بۆی کە قەزیەکە قزیێکی نیشتیمانی بەس دوای بۆمان دەرکەوت کە ئەمە بووە بە ئەجندا خەریکە ئەبێ بە ئەجندایەکی حیزبی بێتام و قەزیەکەش هەمووی ئەوەیە حسابی ئەوەکە ئەڵ من ئێستا بۆ نمونە چەند کورسیم هەیە لەو تەحالوفیا چەند کورسیم بەرەکەوێت یعنی قەزیەکەەوە نەبوو بڵێ کاکە گەر بەیەکەوە ئەبی بەکە بیرە نەچێ شتێکت پێ بڵم زۆر مهم عادەتەن ئۆپۆزیسیۆن لە دنیادا لەسەر کۆمەڵێک مەبادیئی فکری ڕێگەکە ئێستا تو دیقەت بدە با من هیچ نەڵم بەس بزانە خطابی بە ئۆپۆزیسیۆن لە کوردستانەوە یەکە نەخێر ئێستا ئۆپۆزیسیۆن یەکە بزانە هەر ئەو پەلامارەی لە بینیانە هەیە ئەو هەموو هێرش و یەکترشکاندەی کە لە بینیانە هەیە ئایا ئەمە وای نەکردووە دۆخی سیاسی دۆخی کۆمەڵایەتی دۆخی تەنانەت میدیا سۆشیال میدیا پڕ ببێ لەواتەوات و یەکتر تەخوێنکردنەوە ئێستا خۆ لەم نێوەندەدا بەس خەڵک زەرەکە ڕۆژە ینی تۆ پارتیوێکێتی ئاواتاوەکو تۆڵی خەڵکی هێمال کردووە ئەوەش ئۆپۆزیسیۆنێک کە بەلای خەڵکە ناچێت باوەڕم پێەکەی کاگی سامان شتێکە پێ بڵێن ینی زۆر جار بەقوڵی دەگەمە ئەو قەناعەتی ڕەنگە بێدەنگ بوون کەمە بێدەنگ بوون بە مەفهومی بێهەڵوێستینە بێدەنگ بوون ئەوە لە عەرەبیە سەمت و سکوت هەیە لە کوردیان نیمانە سەمت خۆگرتنەوەی سکوت دیوە سلبیەکەی بێدەنجیە بەڵام سەمت زۆر پێویستە بۆی بەشێک نەبی لەو فەوزا و لەوینە چکە جاری وا هەیە کەسانێک خۆت لەکەن بە نیشتیمان پەروەر و خۆت لەکەن بە دژە گەندەڵ و خۆت لەکەن بە دژە سوڵتە کە سوورزانی لەناو ئەجێندای سوڵتەوەیە یعنی خۆی بەشێکە لە ئەجێندای سوڵتە و خۆشت لێکا بە سوپەرمان و ئەمە وای کردووە فەوزایکی ئەجگار گەورە دروست ببێ و کێشەیەک هەیە کێشەیەک هەیە زۆر مشکیلەیە دۆخەکە بە تعبیری فەیلسوفی ئیتاڵی بەناوبان گرامشی تووشی دۆخی چەقبەستن بوو دۆگمابوون و چەقبەستن چییە؟ دۆخێکە هەمووی بە ڕۆڵی خۆی ڕازیە ئێستا ئەم دۆخە زۆر خراپە بەس هەمووی پێی ڕازیە ئەم حیزبە پێی ڕازیە کە 2 کورسی 3 کورسی هەیە و قبوڵێتی ئەم حیزبیان بەم ڕۆڵی خۆی ڕازی ئەمەشیان بەم ڕۆڵی خۆی ڕازی ئەمەشیان بەم ڕۆڵی خۆی ڕازی پێی خۆشە حیزبەکەی هەبێ ناوی هەبێ عینوانی هەبێ سەفەر و سیاحەت و ئەملا ئەوانەی هەموو هەبێ
ئەو لە ململانی سیاسیشا خەریکی شەڕدەنوک بێ لەگەڵ پارتی یەکێتی و هیچ شتێک نەگۆڕێەوە هیچ شتێکی نەبێەوە لعبەی سیاسی قواعدی لعبەی سیاسی ڕێسای گەمەی سیاسی هەر بەم شێوازە بمێنێتەوە هەڵبژاردنێک بکرێ بەشداری تیا بکە کورسیەک زاید ناقص بێنێ لەناو معادلەکە بمێنێتەوە بەبێ ئەوەی محاولی گۆڕانکاری بکە هەر بۆیەشە دۆخی هەرێمی کوردستان چقی بەستووە تۆ دیقەت بە تا گۆڕان دروست نەبوو گۆڕانی باسی گۆڕانی قیادین و شامسەفا گۆڕانەکەی تر تا گۆڕان دروست نەبوو گۆمی سیاست لە کوردستانە بوو بە گۆمێکی منجی واکە مەلیتیان نەکرا پارتیویشێتی اتفاقێکی استراتیژیان کرد بوو باوەشیان نەکرد بێکە هەر لە تیارەیە پارەکانیان دابەشە کرد بە یەکتریەوە هەرچەند هاوار کرا کاکە گیان ئەم دۆخەوە بەردەوام نابێ سندوقی پاشەکە و دابنێن ئەم پارەیە وا بەردەوام نابێ دۆخی عێراق ئەگۆڕێ هێزە شیعیەکان بەخۆتە جویان لە گۆڕان نەگرت گۆڕان پرۆژێکی سیاسی استیباقی بوو باشە جویان لێ نەگرت کە جویان لێ نەگرت کە گۆڕان تووشی شکستون یعنی کاگنوشان وفاتی کرد گۆڕی پڕبێ لە نور کە وفاتی کرد و ئەم کارکتەرە کاریگەرە لەسەر ساحی سیاسی نەما و بەشێک لە هاوڕەکانیشی پرۆژە سیاسەکەی ئەویان فرۆشتیان بە سوڵتە بە مانای کەریمە فرۆشتیان بە کۆمەڵە کورسی و پۆست و وەزارەت و پشتیان کردە ئەوەی کە لە حکوومەتی ماوە بەسەرچووە بەردەوام بوون لە پەرلمانی ماوە بەسەرچووە بەردەوام بوونی لاخری بزانە لەو کاتەوە پرۆژەی سیاسی کاریگەر کە پارتیویشتی لێ بترسن ها پارتیویشتی حسابی بۆ بکەن پارتیویشتی بە فعلی بە هەڕەشەی جدی بزانن لەسەر خۆیان نهاتۆتە بوون بۆ چونکە لە کوردستانە پارتیویشتی هەبوو کە گۆڕانی نەشام سەفاهات خەتی سێم دروست بوو هێڵی سێمی سیاست دروست بوو ئێستا هەرێمی کوردستان لە غیابی هێڵی سێمی سیاستە واللهی من تەمەنام کردوونەوەی نوێ ببێ بەم هێڵی سیاستە یەکگرتو کۆمەڵ ببن بەم هێڵی سیاست هەموو هێزانەی تر ببن بەم هێڵی سێمە بەڵام بە فعلی نەبوون ئەمەمانەیەوە نییە من تەقدیری زۆری ئازایەتی بەشێک لەو هێزانە نەکەم ینی تەقدیری ئەوە نەکەم کە لە ساحەکەی ماونەتەوە بە جۆرە لە جۆرەکان لە ململانێکی نابەرابەردان بەڵام بەڕاستیش نەقدی ئەوم هەیە کە ناکرێ بەم شێوازە بەردەوام بن چکە بەردەوام بوون بەم شێوەیە بەردەوام بوون بەم شێوەیە درێژەدانە بەم ینی شەرعیەتدانە بەم دۆخی کە پارتیویشێتی دروستیان زۆرە ئەمەی بۆ چوونە بزانم لەسەر هەڵبژارنی پەرلەمانی عێراق ئەکرێت هیچ ساڵێک نەبووە کاک سامان واز لە ڕۆقانونیەکەی بێنە ڕاستەکەی هیچ ساڵێک نەبووە هیچ ساڵێک نەبووە ئەو ساڵێکی انتخاباتی پەرلەمانی عێراقی تیا کراوە هەمیشە دیعایی ئەوەی کە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دوا دەکەوێت هەمیشە زۆر بەقوت بووە ئێمە من ساڵێکیان تای بووم کە لە ساڵی لەوادەی خۆی داکراوە دەیانگووت بە ئەکیدی 6 مانگ دوواکەوێت دوانەکەوت ئەو ساڵش کە ساڵێک پێشوەخت کرایانی نامی کە باسەکرێت گۆڕانکاری لە ناوچەگەر تەقینەوەی من ئەمڕۆ گوێم لە قسەی دکتۆر محەممەد ئێحسان بۆیی و ینی ئەمریکا لە پلانیات یا و زۆر بە دقیقیەوی کە لە مانگی حوت و هەشتوانە ڕەنگە پێش هەڵبژاردن لە هەندێک لە پێگە شیعەکان و کەسایەتە دیارەکانی عێراق درێ کاکەژیان لۆبیەک هەیە لۆبیەکی منەظەم هەیە لە عێراقا کوردیشی تایە شیعەشی تایە سونەشی تایە ئەڵێن ئێمە ناتوانین لە ڕێ هەڵبژاردنەوە گۆڕانکاری بکەین ئەم لۆبیکردنە گەیشتۆتە ئیدارەی ترامپ و ئەمریکا پێیان وایە ئەم جەماعەتە لۆبیستانە پێیان وایە ئەگەر ئاڵۆزیەک لە عێراقا ڕوو بدا هاوشێوەی سیناریۆکەی کازمی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی لا ئەبن کەسێک دێنن بە تاموبۆنی ئەمریکی کە ئەمریکا لێ ڕازی بێ حکوومەتێکی نوێ ئینتیقالی دروستەکە بۆ ماوەی ساڵ و نیوێک بتوانێت هەڵبژاردننیشی بە حسابی خۆیان بێلایەن لە بینی قەوسێکدا ئیدارە بدە ئەمە هەوڵی ئەزانی لەکەیەوە هەوڵ هەیە لەو کاتەوەی کە ترامپ دەرچووە پێش سوێن خواردنیشی پێش سوێن خواردنیشی تاوان کارکتەری گرنگی کوردیشی تایە ینی ئەم لۆبیکردنە ئەمانە ئەم هەوڵیان هەیە هەوڵێکی زۆر هەیە وەکوتم کارکتەری دیاری کوردی تایە کارکتەری دیاری شیعی تایە کارکتەری دیاری سونەی تایە و پێویستی ناکەگەنە ناوەکانی شەهێنم ئەمە هەموو ئەوانە ئەیانەوێ بڵێن لە ڕێی هەڵبژاردنەوە چونکە بێلایەن نین چونکە هەڵبژاردنەکان پاکنی گۆڕانکاری ناکرێت فەرمونون بابارودۆخێک دروست بجا ئێستا شیعە لەوە ئەترسێ حاکمیەتی شیعە لە عێراقدا لەوە ئەترسێ ئەم فەوزایە کە دێ حکمی شیعە لە عێراقدا هین بگرێ بە ئامانج بگرێ و گریمانەکان ئەوەیە کە مانجی حوت و هەشت حوت بە تایبەتی بە پاساوی نەبوونی کارەبا و مەسلەی وشکە ساڵی و نەبوونی ئەو گەرما تااقەت پۆشێنەی کە لە ناو ڕاست و خوار و عێراقەیە تەقینەوەی جەماوەری ببێ ئەم سیناریۆیە هەیە بەڵام بەدیدی من بە وجودی ئەم سیناریۆیش هێشتا مەسەلەی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق قورسە بۆچی چونکە ئەمریکا خۆشی یەکێکە لەو لایەنانەی بە بەردەوامی لە 2005ەوە یەکێک لەو شانازیانەی کە هەیەی ئەڵێ ئێمە عێراقێکمان هێناوە کە لە دوای 2005ەوە ئیلتیزامی کردو بە تەقویمی ئینتیخابیەوە 4 ساڵ جارێک هەڵبژاردن نەکرێ و ئەم هەڵبژاردنە گزارشتە لە دیموکراسی و ئیلی ئاخری زۆر باشە بە کورتیانی ئەمەیان بینۆ سەر مۆزوعی موچە بە دیدی جەنابەت بۆ پێی کە تۆ لە ناو لیژنەی داراییشە کارت کردو
ئەم کێشەیە چارەسەرە بێت لە نێوان هەرێم و بەغدا ئینشاءڵڵا ینی خەڵگە ترسێ لەوەی کە بەڕاستی ئینشاءڵڵا هەشت چارەسەرە بێت. هەشت موچە زۆرە ئینشاءڵڵا چارەسەرە بێ ئەمە وان نییە بڵێ هەشت موچە فەوتێنەوە ئینشاءڵڵا بەم شێوازە نابێ بەڵام دووسێ هۆکار هەن زۆر گرنگە نیشییانەوەیە کە ئەڵم بەڕاستی خەڵک نابێ قبولی بکە جا لێرەشەوە دێمە سەر فراغی حزبی سیاسی کە ئەڵی خەڵک قبولی ناکە خەڵک ماوەی پێش و لە هەڵبژاردننی دەیدەیە دەنجی داوە بەولایانە بۆی ڕژاتی ئەوان نوێنەرایەتی بکەن یعنی ئێستا بێ خەڵک خۆی بڕۆژێتە سەرجادە بۆی داکوشی لەوان بکەن ئێوە پەرلەمانتارانە چیەکەن لە فەیسبوک قسەکەن کە ئەڵمە بێ خەڵک قبولی نەکا بێم حزب سیاسیانە قبولی نەکەن ئەوانی دەروی پارتیویشێتی قبولی نەکەن کە پارتیویشێتی وڵا قەرز وەرناگرین وڵا ئەمە وەرناگرین و ئەوانە دووەم مەسلەی مۆزوعی داهاتی ناوخۆکە سامان داهاتی ناوخۆ داهاتی قاچاقینەوت خەریکە ئەبێ بە بەڵایشی ئێژگار گەورە بەسەرشانی ئەم خەڵکەوە من بۆ خۆم پێم وایە لەبەرەوەی بارودۆخی ئێستای عێراق بەتایبەتی لە بەردەم محەممەد شیع سوودانی طبعاً هەوڵێکی زۆر هەیە بۆ لێدان لە محەممەد شیع سوودانی ئەویش هەوڵەدا خۆی لێ لابدا تا ڕادەیەک هەوڵەدا بە تەخریجێکیش بێ ئەمە حل بکرێ و ئەمریکیەکانیش لەسەر خەتن بالمناسبە ینی من ئاگادارم ئەمریکیەکان نەک لەگەڵ حکوومەتی عێراق لە ئاستی دیتەیڵە هات ڕۆچوونەتە ئاستی ترەوە لە ناو وەزارەتی بڵێن لەگەڵ وەزارتی دارایی عێراقیش لەگەڵ تەیف و ئەوانەشە لەسەر خەتن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە تەنانەت دووردەکاری ئەوەی کە ئایا ئەم کێشە تەنها دیوێکی سیاسی هەیە دیوە قانونیەکەی چییە مەسەلی پشتی هەرێمی کوردستان چۆن معالەجە دەکرێت لەسەر خەتن چکانەوێ مۆزوعەکە چارەسەر بکرێ بەس دەوەسێتە سەرەوەی کە تا چەند ئەم حکوومەتێکی واقعیە زانی کێشەکە چی ئێستا لە قسەی کورد قسێکی هەڵێ سەد ڕەحمەت لە کفندست کابینەی هەش لە داهاتی ناوخۆ پاشەکەوتی ئەداوانە داهاتی ناوخۆ لە داهاتی نەوتیدا ئەمانەت یەک قاعیدەیان هەیە ئەم حکوومەتی مەسرور بارزانانی ئەڵێ ئەو پارەی بە کاملی لە بەغاوە بۆ موچەنیە فلچیشی ناخەمە سەر تۆ تەسەوری کە ئەمە زۆر کارەساتە موچەی ماژی 12 نموزەجێکەلەوە وەگەرنا بەم بەرەجەژنانە کارەساتێکی گەورەیە و بەڕاستی بێویژدانی و نامۆڕاڵی و چوزانم بەمانای کەلیمە لەگە ڕێزی زۆرمان بۆ جەنابەت و بۆ بینەرەکانت بێ ئەخلاقیشی گەورەیە بە سەڵاتدارانی پارتیویشێتی لێگەڕن خەڵکی هەرێمی کوردستان بێ موچە ببێ و ئەوانیش قاسەکانیان پڕپڕێتی لە داهاتی ناوخۆ و پڕپڕێتی لە داهاتی نەوتی فرۆشراو زۆر سپاس کاگۆشار عەبدوڵڵا ئەندامی پێشووی لیژنەی دارایی عێراق زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامە بەخواتان ئەسپێرم